لە چەند ڕۆژی ڕابردووە باسمان لەوە کرد کە پەیکەرسا سامان ئەبووبەکر 4 پەیکەری دروست کردووە کە پێشکەشی کردووە بە کرێکاران و بە ماندوونە ناسان و لە ماوەی داهاتووە بێگومان کە ئەم پەیکەرانە لە ئێستا لە شاری سلێمانین بەڵام لە داهاتووە ئەبرێنە شاری کەرکووک و وەلەیەکێک لە شەقامەکانی شاری کەرکووک دانرێن. دروستکردنی پەیکەر بۆ 4 کرێکار لە شاری کەرکووک سەرەتا ئەمە گوزارشتێکە لە کار و چالاکیەکانی پارێزگاری پێشوو. من پێم وایە ئەمە تەنها کارێکی هونەری نییە بەڵکو گوزارشتێکی قوڵی پێزانینە بۆ ئەو کار بۆ ئەو دەستە ماندوانی کە شەو و ڕۆژیان خست بۆ سەریەک بۆ بنیادنانی شارەکە. ئەو پێم وایە ئەم 4 پەیکەرە ئەبێتە ناسنامەیەک بۆ پێزانین بۆ ئەو کرێکارانەی لە کەرتەکانی بنیادنانی شارەکە کار دەکەن. پێم وایە ئەمە هێزێکی بێدەنگە کە هەمیشە شار بە زوندی ئەهێلێتەوە. هەر یەک لەم 4 پەیکەرە بە بەرزایی 2 مەتر و نیوە تەبان لە مادەی بەرزی هاڕاو دروستکراوە، 2000 ڕووپۆش کراوە بە مادەی بە ڕەنگی برۆنز. وەتەرپرۆڤیش دەوری خۆی بینیوە بۆ مانەوەی ئەو ڕەنگە بۆ ماوەیەکی زۆر. خۆتان نەزانن شاری کەرکووک بە تایبەت لە ڕووی گەرم و گەرما گەرمترە، بۆی بەرگەی کەش و هەوایەکی باش بگرێت بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە پەیکەرانە.